سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئێمە و بینەران زۆر خۆشحاڵین کە لەگەڵ ئەمیر جارێکی تر بەم بەرنامە دەبینە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. زۆر سپاس گوڵنازیان لە منی شەو سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە هیوادارم کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالی وەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران لەگەڵ گوڵناز لەم هەفتەیەدا زۆر وێنەی جوانمان لە خەڵکی بەشێک لە شارەکانی کوردستانی وێنێ و خەڵکە کە یەکڕیز ڕویان لە چیاکان کرد بۆ بوژانەوەی سروشت و بوژانەوەی ژیان. هەر لەم ڕابەتێدا بیرم لەم بابەتە کردەوە کە بۆ ئێمە باسی بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستان دەکەین. ئەم دیمەنانە کە ئەڵبەت لە کوردستان کەم نین بێمە ئەڵێ کە ئەم بزوتنەوەیە بەم دیمەنانەوە شۆڕشگێڕە. دیمەنانێک کە پێمان ئەڵێ ئەم بزوتنەوەیە لەگەڵ ڕابردووی خۆی فەرقی هەیە. ڕاستە خەڵکی کوردستان لە مێش ساڵە لە پێناو مافی ڕەوای خۆیان واتە مافی دیاریکردنی چارەنووسی خۆیان خەبات دەکەن. بەڵام ئەم خەباتە یان شێوازی بەڕێوەبردننی ئەم خەبات و تێکۆشانە هەمان نییە کە دەیەکانی پێشوو بەڕێوە دەچوو. با بزانین بۆچی. ئەم گۆڕانە یان ئەم گۆڕینی شێوازی خەبات لە پێناو سلماندنی مافی دیاریکردنی چارەی خۆنووسین بە ئیرادەی ئەم یان ئەو کەس حیزب وە جریانی سیاسی ڕووی نەداوە. ئەم گۆڕانە لە ناخی کۆمەلگای کوردستاندا ڕوویداوە، یعنی کۆمەلگا گۆڕاوە و هەمان کۆمەلگەی دەیەکانی پێشوو نییە. هەر بەو پێەیە ویست و داخوازیەکانیش هەمان ویست و داخوازی دەیەکانی پێشوو نییە. دیمەنی تازە لەخۆ نیشان ئەدات بە جۆرێک تەنانەت ناوەڕۆکی مافی دیاریکردنی چارەی خۆنووسینیشی گۆڕیوە. چاوەڕوانیەک لەم مافە دەکرێت و چۆن ئەم مافە دیاری دەکرێت کە خەڵکی کوردستان لە ژێرباری قورسی ئێش و ئازارەکان ڕزگاریان بێ. جواب بەم پرسیارانە ئێستا فەرقی کردووە. جا حیزب و لایەنە سیاسیەکان دەتوانن ئەم ئاڵ و گۆڕانە بخوێننەوە و ڕەوتی تازە و نوێ لە بزوتنەوەی کوردستاندا بناسن و ئەم دیمەنە جوانانە بین و هەوڵ بدەن بەهێزی بکەن، یانە هەر خەریکی بیرەوەریەکانی ڕابردووی خۆیان بن و بە خاڵێکی ئاسوودا لە داوێنی نۆستالۆژی ڕابردوو پاڵی دەبدەنەوە. لانی کەم بزوتنەوەی ژینە بە هەمومانی گەیاند کە دۆخەکە گۆڕاوە و بە ڕەوش و شێوازی تا ئێستا ناکرێ لەگەڵ ڕەوتی نوێ لە کۆمەلگا پەیوەند و ارتباطات بگیردرێت و تەسیر و کاریگەری بێت. بەڵێ ئەمیر منیش لام وایە، من پێم وایە ئەگەر هەر حیزب و لایەنێک بۆەوەی بتوانێت لەگەڵ ئاڵوگۆڕەکان خۆی بگونجێنێ پێشتر دەبێت لە خۆیدا ئامادەی گۆڕان بێ، گۆڕان لە شکڵ و شێوازی کار و تەنانەت گۆڕان لە چۆنیەتی سیاسەتکردن. بەڵام بە پێشەوانە ئەگەر هەر لە ئەسیری ڕابردووی خۆی بێت و عاشقی دروشمەکان و شکڵ و شێوازی هەڵسوڕان تا ئێستای بێ ئەوە گومانی تێدانە جێدەمێنێ. بەڵام بابچینە سەر مەبەستی تۆ لەم باساکە لەسەر بزوتنەوەی شۆڕژگەڕانەی کوردستان بوو. بەڵێ وایە گوڵناس مەبەستی من قامکدانان لەسەر ئاڵوگۆڕ لە بزوتنەوەی کوردستانە کە لەگەڵ خۆی گەلێک شێوازی نوێ هێناوەتە نێو خەباتی خەڵکی کوردستان کە لە ڕابردووی خۆی جیا کردوێتەوە. هەر بۆیە پێی دەڵێن بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستان. با تۆ زێ ڕوونتر قسە بکەین.
مەسەلەن ئێستا ئیتر کوردستان تەنیا بە خەباتی چەکداران و پێشمەرگانەوە ناناسرێتەوە. دەمێ ئەو بڵم ئیتر خەباتی چەکداری تەنیا سەنگەرێک نییە کە خەڵکی کوردستان بۆ سەلماندنی مافڕەوەکانی خۆیان ئاوەدانی دەکاتەوە. ئێستا خەباتی مەدەنی لە چالاکانی ژنان، مامۆستایان، هونەرمەندان و کرێکاران و لاوان و وەرزشکاران، ژینگە پارێزان هەر کام ئەو سەنگەرانن کە ڕەواڵەتی شۆڕشگێڕانیان بە تێکۆشانی خەڵکی کوردستان بۆ سەلماندنی مافی دیاریکردنی چارەی سیاسی خۆیانداوە. لەبیر مەجاران دەمانوت زەحمەتکێشان چەکدار بن با بەدەست خۆتان ڕزگار بن، بەڵام ئەمڕۆ ئەبێ بڵین زەحمەتکێشان وشیار و ڕێکخراو بن تا بەدەست خۆتان ڕزگار بن. ئەمە ئەو ئاڵوگۆڕەیە کە لە ساحەی سیاسی و کۆمەڵایەتی کوردستاندا هاتوۆتە ئاراوە. هەر لەم ڕوانگەوە بزوتنەوەی خەڵکی کوردستان بۆیە شۆڕشگێڕانەیە کە مۆرکی ئەم ئاڵوگۆڕە لە هەڵسو کەوتیدا بەرچاو دەکەوێت. خەڵکی کوردستان دەماوەی لانیکەم ئەم یەکدەیەی ڕابردوودا گەلێک شێوازی نوێیان بەدەستەوە گرت تا نیشانی بدەن مەبەستیان لە سەلماندنی مافی دیاریکردنی چارەی خۆنووسین چییە و لە بەیانی سەلماندنی ئەم مافە کوردستان چۆن ئیدارە دەکرێت. نیشانی بدەن کە مەبەستی ئەوان لە مافی چارەی خۆنووسین ئەوەیە کە کوردستان ئاوەدان دەبێت، ئازادی و حورمەت و کەرامەتی ئینسان پارێزراو دەبێت، مافە سەرەتایەکانی خەڵکی زەحمەتکێش دەسەلمێ، فەرهەنگ و کولتوری پێشکەوتوانە پەرەدەستێنێ، دین و ئاین لە ئیدارەی کۆمەلگا دەستکورد دەکرێت، کاری منداڵان قەدەغە دەکرێت، مافی کرێکاران جوتیاران بۆ بەهرەمەندبوون لە ژیانێکی شیاوی ئینسان دابین دەکرێت. ئەمانە و گەلێک داواکاری ئینسانی مانای ڕاستەقینی مافێکە کە خەڵکی کوردستان بۆی تێدەکۆشن و هەر لە ئەمڕۆ لە چالاکیەکاندا لەو دیمەنانە کە لە چالاکی مەدەنی هونەری و ئەدەبیدا نیشانی ئەدات ڕوخساری کوردستانی داهاتۆ نیشان هەمووانەت. بەڵێ ئەمیر با باسی یەکێک لەم چالاکیانە بکەین، ئەویش هەڵمەتی جوانی زاگرۆسانەیە کە لە کوردستانی شۆڕژگێر دەستی پێکراوە. ڕۆژی هەینی دەی مانگی سەرماوەز لە درێژەی ئەم هەڵمەتەدا بۆ پاراستنی سروشتی جوانی کوردستان چالاکانی مەدەنی لە شارەکانی نەغەدە، سەقز و بانە، مەریوان، سنە چالاکی ژینگەییان ئەنجامدا. بەپێی راپۆرتەکان ژنان و پیاوان و منداڵانی ژینگە دۆست لەم شارانە بە دەستە جەمعی ڕوویان لە چیاکان کردو و بە چاندنی دنکە بەڕوو، بادام و گویژ لە چیاکانی دەوروبەری ئەو شارانە جەختیان خستە سەر پاراستنی ژینگە و دروشمی پێکەوە ژینگەی کوردستان سەوزەکەینیان بەرز کردەوە. بەشداربوانی ئەو چالاکیە هەروها داوێنی ئەو کێوانەیان لە زبڵ و خاشاک خاوێن کردەوە و داوایان لە خەڵکی کوردستان کرد کە ڕێز لە ژینگە بگرن، دارستانەکان نەبڕن و جەنگەڵ و مێرگەکان ئاگەر نەدەن تاک و ژینگەیەکی پاک و تەندروست بۆ نەوەکانی داهاتوویان بەجێبمێنێت. بەم هەڵمەتە جوانە کە خۆیان ڕایان گەیاندووە کە ئەگەر ئاگر بربدەنە چیاکانمان بە چاندنی نمام ئاوەدانیان دەکەین و سەرسەوزی دەکەینەوە. بەم هەڵمەتە جوانە ڕایانگەیان کە سبەی ڕۆژ کوردستانی ئێمە ئاوەدان و ڕازاوە ڕادەگیرێت کە ژیان و ژینگە تێدا پارێزراو بێ. ئێمەش لە ڕێگای ئەم بەرنامەوە دەستخۆشی لە هەموو ژینگە پارێزان دەکەین و ڕوو لە خەڵکی شۆڕژگەری کوردستان دەکەین کە لەم هەڵمەتە پشتیوانی بکەن و ژینگە پارێزی بەرابەر بە سیاسەتی وێرانکردنی ژینگە بەهێز بکەن. دوای ناوبڕێگە گەر ئەمیر ئاماجەبی ئەو ڤیددیوانەی کە لەم مدەتا لەسەر ژینگە پارێزی ئەنجام درراوە پێشکەش بە بینەران یەکەین و دەگەڕێنەوە. زۆر باش فەرموو.
ئاواتەکان باڵندەی ئاشتیم بینی لەسەر سنووری بڕوا ڕووخاوەکان دەگریا چنگێ شاپەڕی هەڵپاچی بوو ئاڵایەکی پڕدڵۆپە خوێنی ڕەنگە سپی لەبەر دەستا بوو چاوەکانم دەبەسم کوێرانە هەنگاو دەنم گوێەکانم دوو تۆپەڵە لە سترانی بولبولی تێدەخنم و لەرزۆک بەسەر وێرانەکاندا دەڕۆم کە هەستم بە بۆنی تازە پشکوتووی گوڵی بیری منداڵێک کرد دەستی دەگرم دوو چاویلکە لە گوڵەباغ و دوو دەسرۆکەی پڕ لە ئاوازی ژیانی دەدەمێ لەسەر گوێکانی بڵێ دواوەرزی ساڵ کوێرانە هەنگاو دەنم و بۆنی ئەو نەوگوڵانە دەکەم تازە چرۆن لە قەڵافەتی شێتێکدا دەکەومە پێشی خونچەکان تا کۆتایی دواوێرانەی جیهان دەیان بم ئەوسا لەسەر خاکێکی نوێ لە ڕەچەڵەکی ئاشتی و تەبایی باڵی زامداری ئەو باڵندەیە دەنێژم بەدەم هەنسکەوە گیانی دەدا ئاڵای خوێنباری لە کانیاوی حەز و ئۆخەی ئەوەندە دەشۆرمەوە تا سپی دەبێ دەڕۆمە سەر گۆڕی باڵندەی شەهید سەمایان فێر دەکەم خۆشەویستیان بۆ دەخوێنمەوە مەشقی ڕوونبوونەوەیان لەگەڵ دەکەم پێیان بەرابەری دەناسێنم ڕەگەز دەسڕمەوە ئەوین ئازاد و هیوا پەروەردە دەکەم دەستی یەک دەگرین باران لە پاییز داوا دەکەین سپێتی لە زستان بۆن و بەرامە لە بەهار و بەخشندەیی لە هاوین وەردەگرین پاشان سەما دەکەین تا ئەو کاتەی قۆرغی هەموو ئاسمانەکان دەشکێ و لە گۆڕی باڵندەی شەهید پۆل پەپولە هەڵدەفڕێ و ڕۆڵەکانم فێری هەڵفڕین دەکەن پاش یەکەم ئەزموون و سەرکەوتن مشتێکی وا لە چاویلکە و دەسرۆکەکان دەکەم دەیان سپێرمە دەست با بۆ وێرانەکانی جیهانیان باتەوە گوڵناس توماج ساڵحی گۆرانی بێژی ناڕازی جارێکی تر لە یەکێک لە شەقامەکانی بابۆل لە باکووری ئێران لەلایەن دەستگای ئەمنیەتیەوە پاش لێدان و ئەزیەت و ئازاردان دەست بەسەر کرا بۆ شوێنێکی نادیار گواستراوێتەوە دەنگۆی ئەوە هەیە گۆیە براوە بۆ زیندانی ئیسفەهان توماج ساڵحی ڕۆژی شەممە 27 ئەم مانگە دوای تێپەڕاندنی زیاتر لە ساڵێک زیندانی کە 250 ڕۆژ لە زیندانی تاکە کەسیدا بوو بە دانانی بارمتە ئازاد کرابوو لە یەکەم گرتە ڤیدیۆی دوای ئازادبوونی لە زیندان ئەم ڕاکوێژە ناڕازیە لەسەر ئەشکەنجەدانی لە ئیدارەی اطلاعات و پاڵپشتی خەڵکو و هەروەها ئەو دەنگویانی کە لە فەزای ئەلکترۆنیدا لەسەری باسکراوە قسەی کرد لەم گرتەیەکی ڤیدیۆیدا سوپاسی پشتگیریەکانی خەڵکی کردووەوە دەڵێت هەندێک پێم دەڵێن قارەمان بەڵام ئەو کەسانەی ژیانمانیان ڕزگار کردووە قارەمانن توماج ساڵحی سەبارەت بە ئەشکەنجەدانی لە کاتی دەست بەسەرکردنی داوتی بۆ ماوەیەکی زۆر ئەشکەنجیاندام و لەسەر و دەموچاویاندام و قۆڵ و قاچمیان شکاندووە لە بەشێکی تری ڤیدیۆکەیدا توماج باسی ئەو برینانەی کردووە کە لە ئەنجامی ئەشکەنجەدانی لە کاتی دەست بەسەریدا تووشی بووە ئاماژەی بۆش کردووە دەست و پێی ئێستا پێویستیان بە نەشتەرگەریە ئەمیر توماج ساڵحی لە مانگی نۆڤامبری ساڵی ڕابردوو لە ناوەڕاستی ڕاپەڕینی شۆڕژگەڕانی ژینادا دەستگیر کرابوو ناوبراو بە پەیامەکانی لە تۆڕەکۆمەڵایەتیەکان بە توندی پشتیوانی ڕەنڕزایەتی جەماوەریەکانی دەکرد و گۆرانی کونە مشک بکڕە بوو بەهۆی دەستبەسەرکردنی کە ئەلبەت دوای ماوەیەک ئازاد کرا لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لە زیندانی ئیسفەهانەوە ڕایگەیاند کە دوای 6 مانگ لە ڕاگەیاندنی ئازاری ددانەکانی بۆ بەرپرسانی زیندان و هەفتێک بێخەوی و تاو لەرز بەهۆی ئازارەوە دوجار ناچار بوو ددانەکانی بەتەل وەخوێ بە ئازارێکی بێ ئەندازە دەربێنێ تەنها 3 ڕۆژ دوای ئەم ڕووداوە بەرپرسانی پزیشکی هاتبوون ئەو ددانیان بۆ پڕکردەوە هەروەها دەڵێ لە کاتی بازوویەکاندا هەموو جارێک هەڕەشەی سزای ئێعدامی لێ دەکرا و دواتر دەگەڕێدراوە بۆ ژووری تاکە کەسەکەی کە هەژمتر بوو وتیژی هێڵی سووری من ئەو هەوادارانن کە بۆ بوختانەکانی حکوومەت لە فەزای مەجازیدا فریویان نەخواردووە
ئەم هونەرمەندە هەروەها ئاماژەی بە هەوڵەکانی حکوومەت بۆ سەرکوتکردن کرد و جەختی لەوە کردەوە ئەوان بە مەرگ گرتیان، بەڵام ئێمە بە چاویش ڕازی نابین. لە ناوەڕاستی مانگی تیری ئەمساڵدا ئەم هونەرمەندە بە تۆمەتی فساد الفیل ئەرز سزای 6 ساڵ و 3 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا. ناوبراو لە بەرهەمەکانیدا پرسگەلێکی وەکو گەندەڵی لە کۆماری ئیسلامی، مانگرتنی کرێکاری، لە سێدارەدان و زیندانیکردنی نەیارانی کۆماری ئیسلامی داوەتە بەر ڕەخنە و باسی کردو. بەڵێ جگە لە توماس ساڵحی، گوڵناس مەهدی یەراحی، گۆرانی بێژ و ئاوازدانەری ناڕازی لە 6 شەهری وەریشدا ئەویش دەست بەسەر و تۆمەتبار کرا بە شێواندنی بیرروڕای گشتی و پرۆپاگەندەکردن دژی نظام و دروستکردن و بڵاوکردنەوەی فیلم دژی ئەوەی پێی دەڵێن ئەفەتی ئەومی. یێراحی لە 25 مێهر بەدانانی بارمتە بە شێوەی کاتی لە زیندانی ئەوین ئازاد کرا. لەلایەکی دیکەوە سامان یاسین، ڕاپەوێژێکی دیکە کە لە سەردەمی ڕاپەڕینی شۆڕشدا زیندانی کرابوو، دوای ساڵێک دەست بەسەرکردنی کاتی هێشتا لە بەندیخانەی قزل حەسار لە شاری کەرەژ لە دۆخێکی یەکلاکەرەوەدایە. لە مانگی ئابی ئەمساڵدا لە نامەیەکدا لە زیندانەوە ئاماژەی بۆ کردووە کە ئەشکەنجەگەرەکان بە مەبەستی بەدەستهێنانی دامپێدانانی زۆرم لێ تووشی ئەشکەنجەی جەستەیی و دەرونیان کردووە، وەلو ماوەیەشدا ئەزمموی لە سێدارەدانی نمایشی و مانەوە لە مردوخانە لەسەر تاقی کراوەتەوە و لە لێدان و لیانداوە لوتیان شکاندووە. ئەمانە و زۆر یەک لە هونەرمەندانی ترکە پشتیوانیان لە بزوتنەوەی ژیناکرد لە ماوەی ساڵی ڕابردوودا کەوتونەتە بەر ئەزیەت و ئازاری دەستگای ئەمنیەتی کۆماری ئیسلامی. بان کێشتکراون، زیندانی کراون، لە کار دەرکراون، ئیجازەی کاری هونەریان لێسەندراوەتەوە. تەنیا بەو دەلیلەی کە دەڵێن ئەم دەسەڵاتە گەندەڵە، ئەم دەسەڵاتە لەگەڵ ئاوات و ئارەزوەکانی خەڵک بێگانەیە و تەنیا بە سەرکوتکردن خۆی دەپارێزێ. بەو دەلیلە کە خەبات و ئێعترازی ژنان، کرێکاران، داوان و مامۆستایان بە بەرهەق دەزانن و لەگەڵ ئەوان دروشمی ژن، ژیان، ئازادی دەڵێنەوە. با لەم دەرفەتە کەڵوەر بگرین و تۆزێ باسی ڕابطەی هونەر و سیاست بکەین. ئەمیر، ئەلبەت دەزانم کە باسێکی گرنگە و ناکرێ بڕۆینە نێو قوڵایی ئەم ڕابطە، چونکە باسێکی فکری و فەلسەفی و ڕێگوڕیشەدارە و ئێستا دەزانم کە ئامادە نین خۆمان لەو باسە گرنگە و یەکجار قوڵە بدەین. داوا لە دەرهێنەری بەرنامە دەکەین هەر لەم ڕێگەوە کە دوجار باسێکی تێر و تەسەلمان لەم بارەوە هەبێت. بەڵام بە کورتی گەرەکمە بێژم من لەگەڵ ئەم بۆچوونە نیم کە سنوور بۆ هونەر دادەنێن، هەروەکو چۆن لە دەسەڵاتی تۆتالیتەری کۆماری ئیسلامی سنوور دادەنێن بۆ هونەر. لە ڕاستیدا بەم جۆرە هونەری دەستکرد باردێت کە هونەری ڕاستەقینە لەبار دەبات. بە بڕوام ئازادی و سربەخۆی هونەر تەواوکەری یەکترن. گوڵناس سیاسەتی ئازاد هونەرێکی خوڵقێنەر بەدیدێنێت. زەینی هونەرمەند دەتوانێت سەرتر لە شێواز و پێکهاتەکان بگاتە ئازادی و تاکگەرایی ئیدئال بگاتە ئەنجام. هونەر دەتوانێت ئاوات و ئارەزوەکان بکێشێتەوە. نووسەری ئەدەبی سەدەی بستەم ئاندری مالرۆ دەڵێت هونەر دژ بە چارەنووسی سەپێنراوە و هونەر دژ بە مەرگە. لە هونەردا هەتاهەتایی بوون بە ئەنجام دەگات. هەر بۆیە مرۆڤ دەتوانێت لە ڕێگای هونەرەوە دەستەویەخەی مەرگ بێتەوە. لە هونەردا دەکرێت خولیا ڕاستەقینیەکان پیشان بدرێت. ڕوانینی بازرگانی لە هونەردا خوڵقاندنی زەین دەخاتە مەترسیەوە. دابەزینی زەینی خوڵقێنەری هونەر لە بازاڕی بوون و بە بازرگانی بوونی هونەرەوە دەست پێ دەکات. ئەوەی کە ئادۆرنۆ بە کولتوری پیشەیی ناوی لێ دەبات، بە مانای ئامرازی بوونی کولتور لە دنیای ئەمڕۆدا کە هەموو شتێک بۆ تەکاڵا بۆ کڕین و فرۆشتن. هونەریش بەردەوام بەرە ڕووی ئەم مەترسیە دەبێتەوە. گرنگترین مەترسی دیکە هەروەک باسمان کرد بربەستی ئازادی هونەرە و سنووردارکردنیەتی. کەوابوو دەتوانین بڵین پێشکەوتووی هونەری بەسراوەتەوە بە ئازادی بۆ هونەر. لە دۆخێکی بە تەوامانە دیموکراتیک هونەر لە خوڵقاندنی بەردەوام نزیکتر دەبێتەوە. لێرەدا پەیوەندی نێوان سیاسەتی دیموکراتیک و هونەری خوڵقێنەر بەڕوونی خۆ دەنوێنێ، یان بەواتایەکی تر خوڵقاندن لە ئازادیدا دروست دەبێت. ڕاستە چاوی لێ بکەین دەسەڵات ئازادی هەڵدەوەشێنێتەوە، چون بۆ مانەوە لە دەسەڵات ئازادی دەبێت سنووردار بکرێ، هەر بۆیە هونەریش دەبێت سنووردار بکرێ، کارێک کە کۆماری ئیسلامی زۆر بەزەقی بەڕەوەی دەبات. ئاندری مالرۆ لە شەستەکانی زاینی داوتوێتی ئەرکی دەسەڵات ئەمرکردن بە هونەر نییە، بەڵکو ئەرکی دەسەڵات خزمەتکردنە بە هونەر. سیاسات بە مانای دەسەڵات بۆ پێشکەوتنی کولتور دەبێت، بۆ ئازادی هەرچی زۆرتری هونەر ڕێخۆشکەر بێت. جاوەرە ئەمە لەگەڵ سیاسەتی کۆماری ئیسلامی مقایسە بکە کە
کە چەندە دژی هوەری ئازاد و هوەری پێشکەوتوانەیە. هوەر دەتوانێت کەشێک بێت بۆ شۆڕشگێڕبوون. موریس بیلانشۆن دەڵێت وتەی شاعر وتەی کەسێکە کە خۆی خستوێتە مەترسیەوە کەوایە لە هوەردا دەکرێت لەگەڵ کردەی نامرۆڤانەدا دەستە و یەخە بیت. هوەرمەند دەبێت پابند بێت بە واتایەکی دیکە دەبێت ڕەوشەمبیر بێت. کاستۆریا دیستەڵێت ڕەوشەمبیر کەسێکە کە بانتر لە شارەزایی و ئەرکەکەی بە دوای پرسەکانی سەرەکی کۆمەلگادا چالاکانە دەڕوات و بیرۆکەیەک بەڕاشکاوانە بۆ ڕەخنە و گۆڕانی دۆخی هەنووکەی دەخاتە بەرباز. هوەرمەند دەتوانێت بە کاڵک وەرگرتن لە هوەری ڕەخنە بگرێت. لەم کاتەدایە کە هوەرمەندی ڕۆشنبیر دێتە ئاراوە کە ڕەخنەگەرە و ڕەخنەکەی لە ڕێگایەکی ناڕاستەوخۆ و وتەیەکی سربەستەوە بە هوەرەکەی بەیان دەکات. کەوابوو خۆپارێزی و خۆبواردن و قبوڵی سنوور بۆ هوەر لە ڕاستیدا ئافەتی خوڵقاندنی هوەریە. پدوانیە هوەر بۆ خوڵقاندن دەبێت لە ئەوەی وا لە زەین جێگیرکراوە ڕزگار بێت و ئایا ڕزگار بوون سەرەتای پێشکەوتن نییە. من پێم وایە هوەری مدرن هوەرێکی سنوور بەزێنە. هەر ئەوەی وا توماش دەیکات لەوانەیە کە شێوازەکەی وەک گۆرانی ڕاپ بە دڵمان بەیانە گرنگ ئەوەیە کە سنووری داسەپێنراوی کۆماری ئیسلامی بەزاند و هاوکات ئەولاتر لە حاڵی حازردا لە بنەماکان بیر دەکاتەوە. هیوادارم هەر لەسەر ئەم شێوازە بێ. لە ڕاستیدا نیچە 100 ساڵ بەر لە ئێستا و لە ناوەڕاستی سەدەی 19دا بنەمای ئەدەبیاتی پۆستمۆدێرنی داڕشت. سەرڕای ئەوەی کە نەیدەزانی دوای مردنی ئاوەها دەناسرێت نیچە سنوورەکانی بەزاند بۆ مانایی کە مۆدێرن بوو تەنانەت سەرتر لە مۆدێرن واتە پۆستمۆدێرن. ئایا ئێمە زەینەکانمان سنووردارە یان بیر لە خوڵقاندن و سنوور بەزاندن دەکەینەوە؟ لێرەدایە کە جیاوازیەکانی نێوان کەسانی نوخبە و جەماوەری ئاسایی ڕوون دەبێتەوە. بە واتایەکی دیکە جیاوازی لە نێوان سنوور بەزاندن و بەرەو سنوور چووندایە. باوەش بڵێم خوڵقاندن باوی دڵی ئازادیە. ڕەخنە لە عەقڵیەتی مۆدێرنیش ئازادیە. لە دەستکەوتەکانی مۆدێرنەتی وەرگرتنی ڕەخنەیە. ئێمە لەگەڵ ئەوەی وە فێریان کردوین و بەڕاستیەکان لە زەینماندا جێگرتووە خۆمان گرتووە. بەڵام بانتر لەم ڕاستیانە بەزاندنی سنوورەکان خوڵقاندن و ئازادی بەربڵاوتر دەکات. زەینی ئازاد زەینێکی بەرپرسە نەک نابەرپرس. هوەری ئازاد هوەرێکی بەرپرسە لە بەرابەر ڕووداوەکانی کۆمەلگایەکدا بەڕەوشنبیرانە بینراوەکان بە هوەری خۆی دەکێشێتەوە و ڕەخنەیان لێدەکرێت. اگه دیدی درد مردم و ولی چشاتو بستی، ظلم به مظلوم رو دیدی و از کنارش رفتی، اگه از ترس یا واسه منفعتت خوده کردی، تو هم دست ظالم هستی، تو هم مجرم هستی. اگه خودتو به خواب زدی وقتی که خونا رو میریختن، گرفتار کسبتی وقتی جون جوونا رو میگیرن، اگه وسط بازی وسط بودی و گفتی سیاست چی هست، بدون رأی سفید نداریم بی‌طرف نداره این جنگ، اگه دست رو چشمات گذاشتی دستات خونیان، خائنی اگه تریبون داری و حرفات بو میدن، دوری از وطن و دوربینای ما کمسو نیستن، یادت باشه کثافتای پشت ابر لو میرن، اگه سرپوش گذاشتی رو قتل تو هم قاتلی، واسه پوشوندن جنایت باید رو خون راه بری، بدون مال کشیدن تو این سیستم کامل نیست، ایران انقدر زندان داره که همتون جا بشین. ژورنالیست بازاری، مخبر دوزاری، هنرمند درباری، سوراخ موش بخر، مأمور معذور از بالا دستور، جلاد مجبور، سوراخ موش بخر، سوپاپ اطمینان منصوب بی اختیار، اصلاح طلب حزب با سوراخ موش بخر، صادراتی نایاکی زیرو رو کشار جایی بده هرچی دلار داری، سوراخ موش بخر. چه هنرمندی که خبر از نونبری نداری، شاشیدم به اسکار تگ مردمی نباشی، پاره میکنم کلافتو که دیگه چرن نبافی، چه شهاب دولتی باشی چه اصغر فرهادی، چه بازیکن حکومتی و چفی الیسی، چه بازیگر صادراتی و اله هیکسی، شما خود فروش پولی نرزه مقام فیکسین، حیف زالو جیر خورا شما از خلایق نیستین، لاشی کارون با آب معدنی که پر نمیشه، خوزستان ژتون نمیخواد صاحب کل میزه، آزادی گرونه باشه آزاده کشته میده، یادتون باشه خون فقط با خون شسته میشه.
تیر بزن از پشت سر بکش تشنه ها رو، به قتل حق خواه نامسلح افتخار کن، بیرون مرز به جنایت بزن رنگ و لعاب رو، بگیر از من مژده فردا و تقاص رو. ژورنالیست بازاری، مخبر دوزاری، هنرمند درباری، سوراخ موش بخر، مأمور معذور از بالا دستور، جلاد مجبور، سوراخ موش بخر، سوپاپ اطمینان منصوب بی اختیار، اصلاح طلب حزب با سوراخ موش بخر، صادراتی نایی یا کی زیر و رو کشار جایی بده هرچی دلار داری، سوراخ موش بخر. منتظر ناجی نباش خبری تو راه نیست، نجات دهنده خودتی، خودت قهرمانی، من و تو اگه ما بشیم بیکرانیم، ما منجی زمانیم، امام زمانیم. کاک هێردی نووسراوەیەکی هەیە کە پێمان باشە لەم بەرنامەیەدا کورتەیەکی بخینە بەر دیدی بینەرانمان. کاک هێردی نووسیوەتی دەڵێ ئێران خۆی لە شەڕی ئیسرائیل و ئەمریکا لا ئەدات بۆ ئەوەی باجەکەی نەدات، هەڵوێستی ئەم دوانەی خامنەی و ئەوانەی تر هەر ئەوە نیشانەدات. ئاژانسی ڕۆیتێرس دەڵێت حەماس لە جەنگی غەزەدا چاوەڕوانی پشتیوانی سەربازی مێحوەری مقاومەی دەکرد، بەڵام خامنەی لە دوادیداریدا بە ئیسماعیل هەنی وتبوو کۆماری ئیسلامی ئێران بەشداری لەم جەنگەدا ناکاو ئەو دەنگانە لە حەماسدا بێدەنگ بکە کە دەیانەوێت ئێران و حیزبوڵڵا لە جەنگی دژ بە ئیسرائیل تێوە بگلێنن، وەزیرەکانە ئەم هەڵوێستەیان لە میدیاکانەوە لە قاودا. بەڵام هاوکات خامنەی دڵنیایی ئەوەی داوە بە ئیسماعیل هەنیە کە ئێران بەردەوام دەبێت لە پاڵپشتیە دارایی و سیاسیەکەی بۆ حەماس، چون لە بەرەی مقاومە لە ناوچەکە پێویستی بەڕاگررتنی هەیە. هاوکات باس لەوەش دەکرێت کە ئێران و ئەمریکا ناڕاستەوخۆ لە گفتوگۆدان بۆ ئەوەی ئەم شەڕی ئێستای نێوان ئیسرائیل و حەماس لە خەزا فراوانتر نەبێ و ناوچەکانی دیکە نەگرێتەوە و ئێران و حیزبوڵڵای لوبنان تێوە نەکرێن. لە ڕاستیدا کۆماری ئیسلامی لە ڕاگررتنی شەڕ لە هەموو کەسێک بەپەلەترە. یەکەم بەو دلیلە کە ئەگەر ئەم شەڕە درێژە بخایانێ لەوانەیە تێوەگلێ و ئەزانێت کە تێوەگلان لەم شەڕە لەوانەیە بە قازانجی نەبێ بە تایبەت لە پشتیوانی ناوخۆیی لەگەڵی نییە. لەلایەکی ترەوە ئەگەر ئەم شەڕە ئێستا کۆتایی پێبێ خامنەی دەتوانێت بە سەرکەوتنێک بۆ بەرەی مقاومە بە حسابی بێنێ و ئەم بەرەیە لە هەڵوەشانەوەی چاوەڕوان کرا و ڕزگار بکات. بەپێی زۆرێک لە ناوەندی سیاسی و سەربازیەکان هێرشی حەماس لە 7 ئۆکتۆبردا بۆ سەر ئیسرائیل وەرشەرخانێکی مێژووی گرنگ بوو. ئەم ڕووداوە وای کرد بۆ یەکەم جار هێزەکانی مەحوەری مەقاوم کە ئێران سەرپەرشتی و پاڵپشتیان دەکات لە چەند بەرێکدەوە پێکەوە بکەونە ئامادە باشیەوە. میلیشیا عێراقیەکانی سەر بە ئێران، هێزەکانی ئەمریکا لە عێراق و سووریا دەکەونە ئامانج و حوسیەکانی یەمەنیش موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان ئاراستەی ئیسرائیل دەکەن و لە باشووری لوبنانیشەوە حیزبوڵڵا ناو بەناو فڕۆکەی بێفڕۆکەوان و موشک هێرش دەکاتە سەر باکووری ئیسرائیل. ئەم جەنگە زیاتر هاوپەیمانێکی ناوچەی دەردەخات کە ئەندامەکانی بریتین لە چەند هێز و میلیشیایەکی سەر بە ئێران کە لەسەر بنەمای مۆدلی سوپای پاسداران دیزاین کراون و ڕێکخراون و بە مەحوەری مەقاوم ناودەبرێن. کۆماری ئیسلامی ئێران پشتیوانی دارایی و چەک بۆ حەماس و جیهادی ئیسلامی فلستین دابین دەکات. هەروەها بۆ حیزبوڵڵای لوبنان، هەشتی شعبی عێراق، هێزەکانی هەواداری ئەسەد لە سووریا، ئەنسارۆڵڵای یەمەنیش. محەممەد زەیف فەرماندەی سەربازی بزوتنەوەی حەماس داوای لە هاوپەیمانانی مەحوەری مەقاوم کرد کە بەشداری شەڕی تژ بە ئیسرائیل بکەن و لە پەیامێکی دەنگیدا وتی برایانمان لە مەقاومی ئیسلامی لە لوبنان، ئێران، یەمەن، عێراق و سووریا ئەمڕۆ ڕۆژی یەکانگیری مەیدانی مەقاوم و خۆراگری ئێوەیە لەگەڵ گەلی فلستی. بەڵێ کاک هێردی لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێ کاریگەر لەلایەن ئەو هاوپەیمانانەوە بەدی نەکرا. سەرکردەکانی حەماس بێزاریان دەربڕی و خالید مەشعەل ڕایگەاند ئەو کارانەی حیزبوڵڵا تا ئێستا کردوێتی جێستایشە، بەڵام لە ئاستی خوازراوی ئێمەدا نیە. ئەمە لە کاتێکدا بیرۆکەی سەرەکی مەحوەری مقاومە کە هەموو ئەم گروپانەی تا ئێستا بێکەوە دەبەستەوە لە ڕووی دارایی و چەکەوە وابەستەی کۆماری ئیسلامین شەڕی دژ بە ئیسرائیل بوو بە ئامانجی کۆتایی پێهێنان و لەناوبردنی. حەماس یەکێکە لە ئەندامانی سەرەکی و گرنگی مەحوەری مقاومە و کز و لاوازکردنی لەلایەن ئیسرائیلەوە زیانێکی گەورە بە مەحوەری مقاومە و ئێران دەگەێنێت. هەل ئێستاوە زۆرێک لە فلستینیەکان گەیشتونەتە ئەو بڕواایە کە لەمە و بەدووە نابێ خۆیان بە تەنافی ئێراندا هەڵواسن و بەرەو تونێلێکی تاریک مل بنێن
لەم ڕوانگەیشەوە پیشبینی دەکرێت تەنانەت دوای کۆتایی هاتنی جەنگیش لێکترازان لە مەحوەری مەقاومدا زیاتر دەربکەوێت و ئەو کات کۆماری ئیسلامی تر ناچار دەبێت فاتحە بۆ قۆڵایی استراتیژی خۆی بێنێت. هاوڕێ سەبری لە نامەیەکدا نووسیوێتی بەڕاستی با پرسین قازانجی سیستم و دەسەڵاتی ئیسلامی ئێران لە ماوەی ئەم 44 ساڵەدا بۆ ژنان چی بووە؟ سەبارەت بەم پرسیارە با مێژووی خوێناوی ئیسلام لەم بارەوە جێبهێڵین و تەناسەیری ئەم تاوان و خراپکاریانە بکەین کە حکوومەتی ئیسلامی دژ بە ژنان ئەنجامی داوە. لەکوێوە دەست پێ بکەین؟ بەڕاستی چی ماوە نیکەن؟ من پێم وایە ئێستا ئیتر کاتیەوە هاتووە کە ستەمی هێزی فاشیزمی ئیسلامی قبول نەکەین. بە دەنگی بەرز بڵین سەردەمی دەسەڵاتی ئاین کۆتایی هاتووە و کاتی ئەوەیە کە اختیاری ژنان لە ئاسمانەوە بگەڕێتەوە سەر ئەرز و بۆ ئینسان. هاوڕە سەبری هەروەها دەڵێ من پێم وایە هیچ بوارێک نەماوە بۆ لێبوردنی زیاتر و ترسی زیاتر لە دەسەڵاتی ئاین و باوەڕی پوچ و درۆینە بە دۆزەخی ئیلاهی. بارودۆخی ژیانی ئێستا بۆ زۆر بەمان هەمان ئەو دۆزەخەیە کە لیان ترساندوین بۆ ئەوەی باشتر و ئاسانتر یاسا ڕزویەکانی خۆیان بسەلمێنن. بەڕاستی ئەم دۆزەخە کە بۆیان دروست کردوین لە بێکاری و برسێتی ملیۆنان و هەژاری ڕۆژانەمان بەس نییە بۆ ئەوەی کە بۆ یەکجارێکی بۆ هەمیشە لە خەو هەڵسین و دووکانی ئەم فێڵبازانە بڕوخێنین. بێگومان دەسەڵاتی ئێمە و ئیرادەی هاوبەشی کۆمەلگای چیناتیمان دەتوانێت کۆتایی بە دەسەڵاتی ئاینی بێنێ و سەرەتایەک بێ بۆ پشتبەستن بە زانین و هوشیاری و ئیرادەی ئینسانی وشیار. ئایا نابێت توانین بۆ خۆمان بڕیار بدەین و کۆتایی ڕێگایەک بۆ ڕزگارکردنی خۆمان بدۆزینەوە؟ ئەم ویستە ئیرادەی دەستەجەمعی دەبێت تا ژیان و خەونەکانمان لە دەستی ئەو هەموو کۆیلایەتیە لە تەڵەی ئاین دەرپێنین و بتوانین ژینێکی بەختەوەرانە بۆ ئینسان بنیات بنین. هاوڕێ سەبری لە درێژەی نامەکەیدا دەڵێ ئەم ئیرادەکردنا واقعیە هەروەکو چۆن کچان و ژنانی ژیر و متمانە بەخۆبوون بە درێژایی مێژوو بە دوای گۆڕانی مێژووی زۆرم لێدابوون و هەوڵی گۆڕینی پێگەی خۆیان داوە. لە ئێرانیش کچان و ژانی ئێمە بە دروشمی ژن ژیان ئازادی توانیان ئەم ئیرادە نیشان بدەن و کۆڵەکەی سەرەکی دەسەڵاتی ئاین واتە حیجابی زۆرم لێ بڕوخێن و دژی یاسا کۆنەکان بوەستن. ئەمڕۆ ژن و کچانی ئێمە پێشەنگانی سەردەمی ئێستا بۆ پێشکەوتن و ڕزگارین. عەزمیان جەسم کردووە کە لە پێگەی سەپێنراوی ئاینی خۆیان جیاکەنەوە و داهاتوویان بنیاد بنێن، نەک تەنها بە ناوی ژنەوە بە ناوی مرۆڤیشەوە. ژنان و کچانی بوێری ئێمە عەزمیان جەزم کردووە لەگەڵ پیاوانی پێشکەوت و ئازادی خواز شان بە شانی ئەوان سپەینیەکی یەکسان ببینن، کارێکی پێویستی سەردەم کە ئاین نەیتوانیە بیان ناسێت و دەرکی بکات. ئەمڕۆ کچان و ژنان بۆ هەموو بێمافیە مێژووی دەیانەوێت لاپەڕەیەکی نوێ لە مێژووی مرۆڤایەتیدا تۆمار بکەن. خانم اصلا به شما ربطی نداره، من دلم میخواد بی‌حجاب باشم. اصلا شأن خانم اگه به این چیزا باشه نه عزیزم، اصلا شأن چرا بی تومر میکنی؟ اصلا به شما هیچ ربطی نه. آره دم دستی بودن به این چیزا، دم دستی بودن رو تو شماها ما خیلی خوب داریم میبینیم. چرا فیلم میگی؟ چرا فیلم میگی؟ من عزیزم خودش نمیکنم. خودم زنگ بزنم. زنگ بزن. زنگ بزن. آره زنگ بزن. نه پاش نمیکنم. آقا بیان، آقا بیان یه لحظه. آقا بیان گوشی ازشون بگیرید. فیلم گرفته. نه فیلم گرفته. اینو بگیرید، فیلم گرفته. من واسه فیلم گرفته. از اینجا هم نمیرم. اوه آقا این گوشی اینو بگیرید، فیلمشو پاک کنه. بگیرید ازش. از بنده. به خاطر اینکه داره به من میگه که شما بفرمایید چی کاره هست. من حرفشو رو گوش میدم. شما تشریف برید ساحل خودتون. اینجا اختصاصیه. چیز اشتباهه. شما نگاه نکن آقا، شما چشاتو ببند.
عیسی به دین خود، موسی به دین خود. شما دریا رو نگاه کن لذت ببر. برای چی باید اینجا رو نگاه کنیم؟ یعنی همین اومدین از طبیعت استفاده کنی، برای چی اینجا رو نگاه میکنی؟ اینجا خانواده است. تشریف ببرین. شما میتونید نگاه نکنید، دریا رو نگاه کنید لذت ببرین. این فیلم رو میگیریم برای مسیح علی نژاد که همه جا هستن و باید مقاومت کرد در کنار همچین آدمایی با این طرز فکر. ساعت کاری پلیس، ساعت کاری در اختیار مردم ها، در اختیار امنیت شما شده تو جامعه که سر جای خودشه. شما خودتون رو قاضی خیلی منطقی ما نه رمضان برای راسته است نموشید داریم ورزش میکنیم کار خلاف شهر نمیکنیم. هاوڕێ ماجد لە نامەیەکدا دەڵێ ئێران لە بربەستی گۆڕانکاریەکی گەورەی تردایە. مێژووی هاوچەرخی ئێران ئەوە نیشان ئەدات کە لە هەموو سەدەیەکدا دووسێ گۆڕانکاری و بزوتنەوە بۆ ئازادی و یەکسانی لە ئێراندا ڕوودەدەن کە ئەگەرچی لە 100 ساڵی ڕابردوودا توانای بەدیهێنانی خواستە لە مێژینەکانی نەبووە، ئێستا جارێکی تر خەریکە هەنگاوی بۆ دەنێ. لە بەشێکی تری نامەکەیدا دەڵێ ئەمڕۆ لە ئێران زیاتر لە 50 ملیۆن کەس تەمەنیان لە خوار 40 ساڵەوەیە و 80 ملیۆن کەسیش تەمەنیان لە خوار 6 ساڵەوەی و بەلێکدانەوەیکی تایبەت ئەم حەشیمەتە گەنجە و هێزێکی کۆمەڵایەتی گەورەیە کە چاوەڕێی گۆڕانکاریەکی گەورە دەکەن. ئیتر بەوەی کە هەیە ڕازینین ئەم هێزە بەرینە کۆمەڵایەتیە چیان دەبێت؟ لانیکەم بنچینیان ژیانێکی ئاساییە بە پێوەرەکانی ئەمڕۆی جیهانی، هەر بۆیە لەگەڵ بارودۆخی سەپێنرا و ناتەبان حەز بە گۆڕانکاری دەکەن. بەڵام دەستێکی بەهێز لە ئارادایە تا ناومێدیان بکات، بێتەفاوەتیان بکات کە هەر کامیان لە نەخۆشینە گەورەکانی کۆمەلگای لە بڵاوبوونەوەی ئاوا نەخۆشینێک خەڵک ناتوانن خاڵی گەش و هاوبەش بۆ داهاتویان بدۆزنەوە. ئەویش ئەزانین ئەم دەستە بەهێزە لە دەسەڵاتە کە لە ڕێگای ڕاگەیاندنەوە دێتە دەر بە تایبەت لە دنیای تەکنۆلۆژی ئەمڕۆدا کە میدیا لە ڕێگەی فەزای گشتی و مەجازیەوە جیهانی گەماڕووداوە، ئەم ئامرازە لە زۆرتر و کاریگەرتر بەکاردێت بۆ هەمان مەبەست خەڵک بترسێنێ لە کاری هاوبەش و ناومێدیان بکات بە داهاتوو چاوەڕوان ڕائەنگرێت. کاک ماجد لە بەشێکی تری نامەکەیدا دەنووسێ میدیا و ڕاگەیاندن هەر یەکێکیان بە هۆکاری جۆراوجۆر سیاسەتی خۆیان پەیڕەو دەکەن. هەمان سیاست کە لە پشت ئەمیان ئەو دەستگای ڕاگەیاندن هەیە. کۆماری ئیسلامی دەستگایەکی گەورەی ڕاگەیاندنی بە ئیمکاناتی یەکجار زۆر وەڕێخستووە. دیارە چه سیاستێک لە پشت ئەم دەستگا زەبەلاحەوە هەیە. هەمان سیاست کە کۆماری ئیسلامی بۆ مانەوە لە دەسەڵات پێویستێتی. درۆ و فریوکاری وەکو بنەمایەکە کە بە ئێمە دەڵێ ئەم دەستگایەکە پێناو وشیاری و زانیاریدا نییە. ئەم دەستگایە بەتایبەت لە دەستپێکی بزوتنەوەی ژینە زیاتر لە جاران گۆڕەپانی هەڵسوڕانی خۆیان زیاد کردووە تا خەڵکی ئێران بترسێن و ناومیدیان بکەن لە هەر هەوڵ و تەقەلایەک بۆ گۆڕین. کاک ماجید دەڵێ ئێستا قسەی من میدیا و ڕاگەیاندنەکانی ئێران نییە، چون زۆر کەس دەزانێت کە چی بە چییە. گەرەکمان لەسەر ئەو میدیا بەهێزانەی جەرەوەی وڵات کە بە ئیمکاناتی بەرفراوانەوە ئیش دەکەن هەوڵ ئەدەن سیاسەتێکی دیاریکرا و جێبخان قسە بکەم. بەڵێ گوڵناس کاک ماجید هەروەها لە درێژەدا دەڵێت تەلەڤیزیۆنی مەنوتۆ ڕایگەیاندووە کە لە کۆتایی مانگی 1 ساڵی 2024 کاناڵەکەی بەهۆی کێشەی داراییەوە دادەخرێت. بێگومان لەوانەیە بڵێن پەیوەندی بە ئێمە نییە، چونکە ئێمە تێنەگەیشتین بۆچی هاتووە و بۆچی دەڕوات. کەسێک کە 14 ساڵە پارەی تەلەڤیزیۆنی داوە و چیتر ئامادە نیە بەردەوام بێت لەسەری، لەوانەیە بڵێن هێشتا پەیوەندی بە ئێمە نییە کە ئامانجی چی بوو، بۆچی هاتوو بۆچی ڕۆیشت. ئەم وەبەرهێنەرە تەمەن 14 ساڵە برنجە کڵاوەکانی باڵیۆزخانەی بریتانیای برخستنەوە. لەوێ وتیان دوو بازرگان کە نایانەوێت ناویان ئاشکرا بکرێت خەرجیەکان دەدەن. خەڵکی برسی دەستیان کرد بە خواردن و ئیشی ئەوان نەبوو کە چیە بوو و بۆ ئەو کارە دەکات. لە خۆتانی مەگرن بەڕاستی ئەمڕۆژ ئێمە برسی زانست و حەقیقەتەکانی هەر بۆیە ئێمەش بەردەوامین لە خواردن ببێ ئەوەی بزانین ئەو پلانانە کە هەن کار لەسەر زەین و مێشکی ئێمە دەکەن تا ڕاستیەکانمان ئەو جۆرەکە خۆیان بەڕاستی دەزانن دەرخواردمان بدەن. ئیتر کارمان بۆ نەداوەکە لەکوێوە هاتوون و بۆچی هاتوون. کاک ماجد لە درێژەی نامەکەیدا باسی یەکێکی تر لەو میدیانە کە تەلەڤیزیۆنی ئیران ئەنتەرناشناڵە دەیکات و
دەڵێ نمونەیەکی تر کە دەبێت بیری لێ بکرێتەوە دەڵێن بەعزێ وڵاتی عەرەبی هەزینەی سەرسوڕهێنەری ئەم تەلەڤیزیۆنە دابین دەکەن. ئەمە ڕاستەیانە نازانم، بەڵام یەکشە دەزانم کە سەرچاوێکی ماڵی بەهێز ساپۆرتی ئەم دەستگایە دەکات. من باوەڕم وایە کە دەستگا ڕاگەیاندنەکان دەبێت سەرچاوی دارایی خۆیان ڕابگەنن. با دوور نەڕۆین، ئێستا لە کوردستان چەند کاناڵی ڕاگەیاندن ئیش دەکەن. ئەوانیش هەر کام سیاسەتێکی دیاریکرا و شوێن دەگرنەوە هەڵ ئەدەن ڕاستیەکان ئەو جۆرەی کە بە مەسلحەت دەزانن بە بینەر و بیسەری خۆیان بگێنن. بەڵام سەرچاوە دارایەکانیان تا ڕادەیەکی زۆر دیارە ئەو جۆرەی کە تۆ باست دەکرد. بۆ نمونە هەر ئەم کاناڵە کە بە کاناڵی تیوی کۆمەڵە ناسراوە هەموو یان زۆر کەس سەرچاوە دارایەکانی دەناسێت، بەڵام ئەگەر سەرچاوی دارایەکان بشاردرێتەوە گومان مەکەن کە زۆر شتی تریش دەشارنەوە، چون پێمان ناڵن کە ئەو کەسە چێ بوو کە 14 ساڵ تەلەڤیزیۆنی من و تۆ ویان ئەو دەوڵەتانە کێن کە تەلەڤیزیۆنی ئیران ئەنتەرناشناڵ ساپۆرت دەکەن، هەروە پێمان ناڵن کە ئەوانەی لە پێش ئەم دەستگانەوەن چیان لە ئێمە دەوێت بۆ ئەم خەرجیە زۆرە. ئایا تا ئێستا تووشی کەسێکیان یا کەسانێک هاتوون کە بەبێ هیچ هۆکارێک ئیمکاناتێکی ئاوا زۆر بۆ ئێمەی خەڵکی ئێران دابی بکەن؟ بە بڕوام هەر کام لەم کاناڵانە ڕاستە دژ بە کۆماری ئیسلامی بەرنامە بڵاو دەکەنەوە و بە ئیمکاناتێکی زۆر کە لەبەر دەستیاندایە دەتوانن بینەری خۆیان زیاد بکەن، بەڵام هەر کامە سیاسەتێک زەق دەکەنەوە کە ئەوی بە جۆرێک خەڵکی ئێران چاوەڕوان ڕادەگرێ و هەموو کێشەکان لە ئێران بەرتەست دەکەنەوە لە دەسەڵاتی ئاخوندەکان و گۆیا ئەگەر ئاخوندەکان دابچن و کەسانی تر بە کەراواتەوە دەسەڵات بەدەست بگرن کارتەوە. ئەمەش بە جۆرێک بەرگرتن بە هێزی جەماوەرەکە هەستێتەوە. هەوڵ ئەدرێت چاوەڕوان ڕاگیرن و ماتەڵی ئەوە بندا-خۆم لەسەرەوە ئەوانەی وا لە ڕێگای ئەم ڕاگەیاندنانەوە زەق دەکرێنەوە چی دەکەن؟ بۆیە بەلای منەوە نابێ هەر بینەر بین یان وەک مەنجەڵە پڵاوە گۆشتەکە هەر لێی بخۆین. بە پێچەوانەوە دەبێت پرسیار بکەین و بزانین لە خزمەت بە کام سیاسەت ئیش دەکەن و ڕێگایان پێ نەدەین کە ناومێدی و بێتەفاوەتی و چاوەڕوانمانەوە جێبخن. شەمبەی ڕابردوو 4 ئازر ڕۆژنامەی ئێعتماد وێنەیەکی لە سەنەدی بەناو زۆر نەهێنی وەزارەتی ناوخۆی کۆماری ئیسلامی ئێرانی سەبارەت بە حیجاببانان بڵاو کردەوە کە دەری دەخات کە بە پێچەوانەی بانگەشەکانی وەزیری ناوخۆ حیجاببانان کە لە شەقامی شارە گەورەکان بەربوونەتە گیانی خەڵک هاوڵاتی خۆبەخش لە ڕێگەی جێگیرکردنی یاسای حیجاب نین، بەڵکو گروپی ڕێکخرا و موچەخۆری حکوومەتن و جێگەی گەشتی بەدناوی ئێرشادیان گرتوێتەوە. بەپێی راپۆرتی ئاژانسی هەواڵی میزان سەر بە دەستگای قەزایی ئەو وڵاتە دادستانیتاران بڵاوکردنەوەی ئەو بەڵگەنامە نەهێنیەی بە نایاسایی ناساند و دۆسیەیەکی یاسایی لە دژی ڕۆژنامەی ئێعتماد تۆمار کردووە. بەڵێ ئەمیر منیژە و هەواڵم بیست لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم بەڵگەنامەیە 3 خاڵی زۆر گرنگ هەن کە لە ڕوانگەی کۆمەڵاسیەوە جێگەی سرنجن. 3 خاڵکە پەیوەندی نێوان حکوومەت و خەڵکو بەگشتی لە ڕوانگەی مێژوویەوە ململانەیەکی نێوان خەڵکی ئێران و کۆماری ئیسلامی دەردەخات. یەکەم کاربەدەستانی کۆماری ئیسلامی جارێکی تر و بۆ هەزاران جاری تر درۆیان لەگەڵ خەڵک کرد. دەسەڵاتێک کە درۆ لەگەڵ خەڵکات ئاعتباری خۆی لە ناویاندا لە دەستداد کە ئەلبەت کۆماری ئیسلامی دەمێکە ئاعتباری نەماوە ئەمەش لەسەر ئەوانی تر. دووهەمیان دەسەڵاتدارانی ڕژیم لە خەڵکو بە تایبەت لە ژن و کچانی لاو دەترسن و بەو هۆیشەوە ڕەتی دەکەنەوە ڕاستیەکانیان پێ بڵێن. شەڕی ژنانی ئازادی خوازی ئێران لەگەڵ کۆماری ئیسلامی شەڕی ژیان و مردنە، سەرهەڵدانی گەنجەکانی یاخیبوو لە دین و ئاین لە چەندەی ڕابردوودا ئاوری ئەم شەڕە مێژوویەی زیاتر کردووە. ئەم شەڕەکە هەر ئەمڕۆژ لە ئارادایە سەقامگیرترین شەڕەکە خەڵکی ئێران بە تایبەتی نەسلی جەوان لەگەڵ کۆماری ئیسلامی بەڕێوەی دەبن. سێهم معلوم بوو کە کۆماری ئیسلامی حیجابی ئیجباری پشتگوێ ناخات چونکە ئیسلامی بوونی خۆی پێپێناسە دەکات. ئەم دەسەڵاتە هەر لە سەرەتای دامەزراندنیەوە حیجابی ئیجباری کردن ناسنامەی دەسەڵاتی خۆی. پرسی حیجاب بۆ یەکەم جار لە 16 ئیسفەندی ساڵی 1357 هەتاوی نزیکەی مانگێک دوای سەرکەوتنی شۆڕش و ڕۆژێک پێش یەکەمین خۆپیشاندانی ژنان لە 8 مارس
ڕۆژی جیهانی ژنان لەلایەن خۆمینیەوە هاتە ئاراوە. خۆپیشاندانی بەربڵاوی ژنان دژی حجاب لە 8 تا 14 ئیسفەندی 1970 بووە هۆی ئەوەی کە بۆ ماوەیەک واز لە پێداگری لەسەر حیجابی زۆرم لێ بهێنێت. بەڵام دوای ئەوە بە ناردنی بەسیجیەکان بۆ سەر شقامەکان بە شعاری یار و سەری یا تووسەری بە وەحشیانەترین شێواز حجابیان زۆرم لێ کرد. بە سەپاندنی حجاب تاقیر و بێمافی ژنانیان سەلماند و چون دەیانزانی لەو ڕێگایەوە دەتوانن گشت کۆمەلگا تاقیر بکەن و مافی ژیانیان لێ بستێنەوە. لە ڕاستیدا هەرواش بوو تا ساڵی 96 و دواتر ساڵی 1401 لە شۆڕشی ژینە ئەم کۆڵەکەی ڕووخاو ئەمڕۆ هەمان شەڕی ساڵی 57 جارێکی تر هاتوۆتە ساحەی سیاسی لە ئێران، بەڵام بە یەک تەفاوەتی بەرچاو. ساڵی 57 خومینی و دەسەڵاتی کۆماری ئیسلامی سواری خۆشباوەڕی خەڵک بوون، بەڵام ئەمڕۆ ئەم خۆشباوەڕیە بە تەواوی ڕووخاوە و کۆماری ئیسلامی لە شەڕ لەسەر حیجاب ئەو هێزە خۆشباوەڕی ساڵی 57 لە پژنیە و خۆی ماوەتەوە لەگەڵ ژمارەیەک بەسیجی و موچەخور. بابەتی حجابان کێشانی هێڵی سوورە لە نێوان دەسەڵات و خەڵک. هێڵێکە ڕژیم مقاومەت دەکات تا ڕای بگرێ، بەڵام خەڵک لە نەبەردی خۆیان لەگەڵ ڕژیم بە شێوەیەکی بەردەوام و هەڕۆژە هێڵی سووری دەسەڵات هەنگاوێکی زۆرتر بە هەڵوەشانەوەی نزیک دەکەنەوە. لە ڕاستیدا ئەم نەبەردە کە ئێستا بەردەوامە تەنیا خەبار نییە لە دژی حجابی زۆرم لێ، بەڵکو خەباتێکە لە دژی ئاپارتایدی ئیسلامی، لە دژی دەوڵەتی ئاینی، لە دژی پیا و سالاری کۆنەپەرستانەی زاڵ و لە دژی ئاینی فەرمی و دەوڵەتی. ئێستا ئەم خەباتە بەستراوەتەوە بە خەبات لە پێناو بژیوی ژیان وەکو سەرەکی ترین پرسی کۆمەڵانی خەڵک، پرسی بژیوی ژیان لە هەلومەرجی پەرسەندنی هەژاری و سەرکوتکردنی توندی حەقدەستەکان بووەتە هۆی ئەوەی کە خەبات و ناڕزایەتی خەڵک لە دژی هەڵاوسان، گرانی و دابەزینی بەهای دراوی وڵات پەرەپسێنێت، بووەتە خەبات لە دژی ئەو نیزامە ئیسلامیەی کە هەژاری کردوەتە دیاردەیەکی جەماوەری و پەراوێزنشینی پەرەپێداوە. لەم ڕوەوەیە کە خەون و خولیای ئازادی و داوە ئابوووریەکان وردە وردە لێک هەڵدەپێکرێن. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە نەبەردی خەڵک لەگەڵ ڕژیم بێتە ڕوبەڕووبوونەوەیەکی بەردەوام و بەشێنەی. ئەم ڕوبەڕووبوونەوە بەردەوامە و بەشێنەیە دەتوانێت دەرفەتی پێویست بدات بە خەڵک بۆ ئەوەی خۆیان ڕێک بخەن و خەباتەکەیان بە شێوەیەکی ڕێکخراوتر بەرەو پێش ببەن و لە داهاتوودا بناغەکانی دەسەڵات لە خوارەوە بەهێزتر بکەن. ڕوبەڕووبوونەوەی بەربڵاوتر و بە شوێنەی خەڵک لەگەڵ حکوومەتی فاشیستی نیشان دەدات کە کۆمەلگای ئەمڕۆی ئیتر کۆمەلگای ئەمڕۆی ئێران چیتر کۆمەلگای دەی شەست نییە. ئەگەر خودای ئەمڕۆ هەمان خودای دەی شەست بێت، خەڵکی ئەمڕۆی ئێران هەمان خەڵکی دەی شەستنی. ترس لە کۆمەلگای ئێراندا مانای نەماوە و هیوا بە ڕزگاری و جیهانێکی باشتر لە بیرگەی جەماوەری خەڵکی ئێراندا ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبێت، هەرچەندە ئەم هیواداریە لەگەڵ هەورازونیشێ و بەرەو ڕوو دەبێتەوە، هەرچەندە هێندێک کەس تووشی دڵساردی و بێهیوایی و ناکامی بووبێتن، بەڵام ورەی جەماوەری و دەروونناسی گشتی کۆمەلگا بە خەبات و هومێدەوە گرەی خواردووە. ئاستی بەربڵاوی بزوتنەوە و ناڕزایەتیە سنفی و داواکاریەکان و خۆڕاگری درەوشاوی زیندانیانی سیاسی و کۆمەلگەی مەدەنی و بەتایبەت دیمەنی جوانی شارەکان بەهۆی خەبات و بەرخۆدانی ژنان و کچانی بوێر لە سەرانسەری وڵات هێمای ئەم هیوا و هومێدە بە دوا ڕۆژێکی باشترە. ئەمڕۆ ئێران بە کەشێکی شۆڕشتێڕانەدا تێدەپەڕێت، هەر بۆیە لە هەوڵی ئەوەدان کە ئەم دۆخە کۆنتترۆل بکەن، بەڵام واقعیەت ئەوەیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی هیچ ئایندەیەکی نییە و خەڵک گەیشتووەتە خاڵێکی بێگەڕانەوە. ناوبڕێک ببینن دێنەوە خزمەتە. کاک عومەر نووسراوەیەکی هەیە کە کورتکراوەکەی لەم بەشە لە بەرنامەکەماندا دەخوێنینەوە بۆتان. کاک عومەر نووسیوێتی ئەم جەنگە لە بنەڕەتدا جەنگی نێوان حەماس و ئیسرائیل یان ئیسرائیل و حەماس نییە، هەر بۆیە زۆر گرنگ نییە ناوی حەماس یان ئیسرائیل پاش و پێش بکرێت. ئەمە جەنگی ئیسرائیلە لە دژی ئەو خەڵکەی لە دۆزەخی غەزەدا دەژین بە تایبەتی و جەنگی ئیسرائیلە لە دژی گەلی فەلەستین بەگشتی. بە بڕوای کاک عومەر بوێری و ڕاشکاوی ڕەخنەیەک لە نێو جەنۆسایدی ئێستا لە غەزە لەلایەن سوپای ئیسرائیلەوە ئەنجام دەدرێت پێویستی بە بەڵێنێک نییە بۆ سەرکۆنەکردنی تاوانەکانی حەماس.
کوشتاری نامرۆڤانی حەماس هیچ ڕۆڵێک ناگێڕێت بۆ ئەو جەنگەی کە ئەمڕۆ لە دژیگەلی فلستین و بە ناوی کۆدی حەماسەوە بەڕێوە دەچێت. لە هەڵسەنگاندنی ڕووداوەکانی 7 ئۆکتۆبردا پێویستە ڕێساکانی پێشوەختەی شەڕی سەربازی لە بەرچاو بگرین کە زۆرێکیان ئیسرائیل لە ماوەی گەماڕۆدانی 16 ساڵەی غەزە و هەڵمەتی دژە یاخیبوونەکەیدا دایمەزران بوون. هەروە پێویستە کۆمەڵێک فاکتەری سیاسی و کۆمەڵایەتی لە بەرچاو بگرین کە پاشخانی ڕووداوەکەن. ئەمە ناکرێت وەک جۆرێک لە تۆڵە سەنەوەی ئەبەدی فلستینیەکان سیر بکرێت. بۆ لە ناوبردنی ژیان و مێژووی فلستین حەماس نعمەتێکە کە پێویستە بازرگانانی جەنگ و ڕەگەزپەرستانی ئیسرائیل دروستی بکەن. دەستکەوتێکی مفتە و پێویستی بە هیچ تێۆریەکی پیلانگێڕی نییە. هەروەک چۆن کاولکاری عێراق و سەقامگیرکردنی سیستمی نوێی جیهانی ناگەڕێتەوە بۆ تاوانی داگیرکردنی عێراق بۆ کۆیت. مێژوویبوونی ئەم جەنگە لە حەقیقەتی خۆیدایە و حەقیقەتەکەی بە ئاشکرا لە زاری وەزیری بەرگری ئیسرائیلەوە ڕاگەیەندرا لە ناوچوونی دەستبەجێی فلستینەکانە لە خاکی فلستیندا. ئەوەی گزارش لە ڕاستی ئەم جەنۆسایدە دەکات بوێری ئەوەی هەیە بڵێت کوشتنی چەند بارمتەیەکی ئیسرائیل و غەیرە ئیسرائیلی نرخی پاداشتی ئەم جەنگە و وەدی هاتنی خەونی خاکی بەڵێنراوە. کاک عومەر لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێ جەنۆسایدی غەزە مێژووی ئەم جەنگەیە نەک ڕووداوەکانی پێش و دواتر. سوپای ئیسرائیل خۆی بە هێزی بەرگری ئیسرائیل ناو دەبات. مێژووی ئەم جەنگە لەو ڕاستیە تاڵەدایە کە ئەم سوپایە هەر لە بناغەوە و لە ڕۆژی یەکەمەوە هێزێکی سەرکوتگەر و شەڕانگێز بووە نەک بەرگریکاری دموکراسی. نازناوی تاکە دموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە دەکرێت بە سنگی ئیسرائیلدا دەبێت پرسین تاکە دموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە بەراورد لەگەڵ کام بنەمادایە؟ کام چاوەڕوانی لە دموکراسی ڕاستەقینە دروستکراوە؟ ئایا بەڕاست دەستی دموکراسیە واتە ڕاستەقینەکان کەمتر خوێناویترن لە کوشتنی خەڵکی عێراق و ئەفغانستان و یوگۆسلاڤیا؟ ئایا کوشتنی 300,000 منداڵی عێراقی کە تەمەنیان لە خوار 5 ساڵەوە بوو بە گوێرەی راپۆرتی یونیسێف ڕەسەنایەتی دموکراسی زیاتر دەکات؟ نمونەی جیهانی بردومانی غەزە بردومانی شاری دەرسێندی ئەڵمانیایە لە پاییزی ساڵی 1944 کە لە یەک شەودا 773 فڕۆکەی بریتانی بۆ لە ناوبردنی نازیەکان بە سەدان تۆن بۆمبیان خستە ناو شارێکی 630,000 کەسی و 80,000 سڤیلی بە تاوانیان دەست بەجێ کوشت. بۆ ڕۆژی دواتر فڕۆکەکانی ئەمریکاش هێرشێکی تریان کردە سەر هەمان شار و 25,000 کەسی دیکەیان کوشت. نمونەی خۆماڵی بردومانی غەزە بردومانی شاری هەڵەبجە و دەوروبەرەکەیەتی لەلایەن ڕژیمی سەدامەوە لە 16 ئازاری 1988 ئەنجامدرا. کۆمەڵکوژیەک کە بە یەک جار 5,000 کەس کوژران کەلانی کەم 40 لە سەدیان منداڵ بوون. ئەوەی کە ئەمڕۆ هێزێکی کۆنەپەرستی وەک حەماس ئاڵای خەباتی پرسی فلستینی بەدەستەوەیە دەگەڕێتەوە بۆ نەبوونی ئەڵتەرناتیفێکی پێشکەوتن خوازانە. ئەگەر حەماس نێونەری دموکراتی خەڵکی غەزەیە ئەوە سەدام حوسێنیش نێونەری 99 لە سەدی دەنگی خەڵکە لە عێراق و کۆماری ئیسلامیش بە هەمان شێوە نێونەری خەڵکن. دموکراسی لە قاو دراو تەنانەت چارەسەری دوو دەوڵەتیشی قبول نەکردووە و ناشیکات. و ڕاستیەکە ئەوەیە کە دموکراسی بچووکترین باوەڕی بەو شتانە نییە کە خۆی وەک بنەماداینەوە. هەرجارە بە پێی مەزاجی خۆی و زەرورەتی ئایدۆلۆژیای هێز و هێژمونەوە ئەنجامی دموکراسی خۆی لێک دەداتەوە. سەرمایه‌داری بە قۆناغی داڕزانی خۆیدا تێدەپەڕێت و بۆنی خوێن و پیسی لە هەموو شوێنێکی ئەم جیهانەوە دێت. دڵخۆشبوون بەم پەیمان نامە نێودەوڵەتیەکان کە بۆ بەرگریکردن لە مافەکانی مرۆڤ و کەرامەتی مرۆڤ نووسراون تەنانەت مردووەکانیش دەخاتە پێکەنین. بە هەمووی ئەمانەوە ئەگەر لوتی ئەم فاشیزمە لە ئێستادا نشکێت ئەوە سبەی دۆخی گەلانی تر لە ناوچەکەدا دەکەوێتە بەرمەترسی بە تایبەت ئەو گەلانەی کە بۆ ڕزگاری و سربەخۆیی خەبات دەکەن. بۆیە دەکرێت ئەوەی بەرامبەر بە فلستینیەکان دەکرێت لە غەزەدا لە ناوچەکەدا دژی بەلوچەکان و کوردەکان و تەنانەت ئازەری و لۆڕەکانیش بکرێت هەروەک چۆن بەرامبەر ئیزدیەکان و مەسیحیەکان و فیلیەکان ئەنجامدرا. سپاس لە کاک عومەر بۆ ئەو نامەی کە بۆی ناردین. ڕاستەکەی وایە ئێستا ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوان دوو وتاری سیاسیدا تووشی گەلێک کێشە و ئاڵۆزی بۆتەوە بە جۆرێک کە ژیانی ئاسایی بۆ زۆربەی دانیشتوانی وڵاتانی ئەم ناوچەیە مانای نەماوە. کەس نازانێت بەیانی چی دەقەومێ. گوتاری ئیسلامی سیاسی لەلایەک و گوتاری ڕۆژاوایی لەژێر دروشمی درۆینەی دموکراسی و مافی مرۆڤ لەلایەکی تر زۆر لە مێژە ئەم ناوچەیە
پێویستی بە گوتارێکی ڕزگاری بەخشەیە واتە گوتاری ژن ژیان ئازادی دەتوانێت ئاسۆی ئەم گوتارە بێت. ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو لە راپۆرتێکدا ژمارەی کۆڵبەرانی کوژرا و بریندار بووی بۆ مانگی ڕابردوو بڵاو کردەوە و ئاشکرای کردووە لە ماوەی مانگی ڕابردوودا واتە مانگی 11 118 کۆڵبەر کوژرا و بریندار بوون کە لە سەدا 93 ئەو ژمارەیە بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزە سەربازیەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە بووە. ئەوەیش ئاشکرا بووە ڕێژەی کوشتن و برینداربوونی کۆڵبەران لە مانگی 11 بە بەراورد بە مانگی 10 ئەمساڵ 293 زیادی کردووە. ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو لە راپۆرتێکدا ئەوەشی ئاماژە پێکردووە لە ماوەی مانگی 11دا 8 کۆڵبەر کوژرا و 110 کۆڵبەریش بریندار بوون. یەکێک لە کوژراوەکانیش نەوجەوانێ بووە لە کۆی 110 برینداریش 14 کەسیان تەمەنیان لە خوار 18 ساڵەوە بووە. بڵێ هەروەک هەنگاو جەختی کردوتەوە زۆرترین ژمارەی کوژرا و برینداربوونی کۆڵبەران لە پارێزگاکانی کوردستان بووەکانەوە 23 حاڵەت تیاندا ڕوویداوە و دوای ئەوەش پارێزگاکانی کرماشان کە 22 حاڵەتی تێدا بووە و ئازەربایجانی ڕۆژاوەش 3 حاڵەت. بە گوێرەی زانێرەکانی هەنگاو لە ماوەی ساڵی ڕابردوودا تەقەی ڕاستەوخۆ بۆ سەر کۆڵبەران چڕتر بووەتەوە زیادکردنی ژمارەی کوژرا و بریندارەکانیش ئەم ڕاستیە دەسەلمێنێت. چالاکوانانی مافەکانی مرۆڤ تاکید دەکەنەوە زیادبوونی ژمارەی کوژران و برینداربوونی کۆڵبەران لە کاتێکدایە کە زۆربەی ئەو کۆڵبەرانەی تەقیان لێ دەکرێت بار و کۆڵەکەیان بە پێچەوانەی بانگەشەی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران ئەو کەلوپەلە قەدەغەکراوانەی کە باسییان لێوە دەکەن نییە. کۆڵبەر نیوز کە تایبەتە بە ڕۆماڵکردنی هەواڵی کۆڵبەران راپۆرتێکی بڵاو کردەوە ڕایگەاندووە لە 2 مانگدا واتە لە 22 مانگی 9 تا 22 مانگی 11 بە هۆکارەکانی وەک تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی پاسەوانی سنوور و مین و کەوتنە خوارەوە 9 کۆڵبەر کوژراون و 145 کۆڵبەریش بە سەختی بریندار بوون. ئەوەش هاتووە لە کۆی گشتی ئەو 154 کۆڵبەرەی لەو ماوەیەدا یان کوژراون یان بریندار بوون 141 حاڵەت کە دەکاتە 92 لە سەدی ئەو ژمارەیە بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزە سەربازیەکانی ئێرانەوە بووە. کۆڵبەران بە شێوەیەکی سەرەکی خەڵکی ناوچە سنووریەکانن لە ئێران کە بۆ دەستەبەرکردنی بژێوی ژیانی ڕۆژانەیان ڕوو لە کۆڵبەری دەکەن کە یەکێک لە قورسترین و مەترسیدارترین ڕێگاکانە بۆ پەیداکردنی پاروەنانێک.
گوڵناس لەم بەشەدا نووسراوەیەکی کاگرەحمان هەیە بە بیخوێنینەوە بۆ بینەرانیش کە بۆی نردوین. کاگرەحمان نووسوێتی کاتێک کە بەهۆی پەرەسەندن و بەرەو پێشەوە چوونی ڕاپەڕینە جەماوەریەکان لە ئێران خامنەی بڕیاری یەکدەستکردنەوەی ڕژیمەکەی دەرکرد و یەکێک لە کەسە نزیکەکانی خۆی واتە ئیبراهیم ڕەیسی خستە سەر کورسی سەرۆکایەتی کۆمار. پێشتر باسی ئەومان کرد بوو کە ئیبراهیم ڕەیسی دەبێتە دواسەرۆکی ئەم دەسەڵاتە. ڕەنگە دەبوو کات تێپەڕێت بۆ ئەوەی ئەم ڕاستیە بۆ هەمووان بسەلمێنرێت. ئێستا لە کۆتایی ساڵی 2023دا زیاتر لە جاران ڕاستی ئەم بابەتە بۆ هەمولایەک ڕوون بۆتەوە. ئەمڕۆ دوو هێزی دژ بە یەک لە پەیوەند لەگەڵ داهاتووی ئێران ڕیزیان بەستووە کە بوونی یەکێکیان بە واتای بوونی نەبوونی ئەوی تریانە. ئەمە دیمەنی ڕاستەقینەی ئەمڕۆی ئێرانە. شەڕی چارەنووسی نێوان دیکتاتۆریەت لەلایەک و خەڵکی ئێران لەلایەکی ترەوە ئەم دیمەنەیە کە گەیشتۆتە لوتکەی خۆی. خامنەی لە ڕۆژی 22 گەلاوێژی 2010 وتبووی بە کورتی با بە دووشە بە میلیتی ئێران بڵێم شەڕوو نادات و دانوستان ناکەین. ئەمریکایەکانی شەڕ دەست پێ ناکەن. خامنەی بە پشتبەستن بە هەڵوێستی سازشکارانی ڕۆژاوایی و هەروەها بۆ لەسەر کارمانەوەی ڕژیمەکەی بوو کە ئێستا لە سەرەتای ساڵی دووەمی ڕاپەڕینی جەماوە لە دژی دیکتاتۆریەتدا پەنای بردوۆتە بەر شەڕخوازی لە دەرەوەی سنوورەکانی ئێراندا تا بە شێوازی خومینی دەرمانێک بۆ چارەسەری برینەکانی بدۆزێتەوە و ڕژیمەکەی لە ڕووخاندن ڕزگار بکات و درێژە بە دیکتاتۆریەتی خۆی بدات. بەڵام بە پێچەوانەی ئەم هەڵە حیساباتەی خامنەی دۆخەکە هەرگیز بەرەو دواوە ناگەڕێتەوە خەڵکی ئێران بە کەمتر لە ڕووخاندنی دیکتاتۆریەت لە ئێران ڕازی نابێت. کاگرەحمان لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێ لەسەر شەڕی غەزە مەبەستمەوە ئەوەی بڵم کە لە ڕاستیدا خامنەئی لە خوای دەوێت شەڕەکە لێرەدا کۆتایی پێبێت بۆ ئەوەی بتوانێت خۆی وەک براوە لەم شەڕەدا نیشان بدات و هیچ دۆخ و هاوسەنگیەکی تر بە سەریدا نەسەپێنرێت. بەم جۆرە بە کەڵک وەرگرتن لەم بەناو سەرکەوتنە کە بە قیمەتی وێرانی غەزە و کوشتنی هەزاران کەستەوە بووە خامنەی دەیەوێت لە دژی خەڵک لە ناوخۆ بەکاری بێنێت هەر بۆیە هاوکات لەگەڵ شەڕی غەزە سەرکوتکردن و ئێعدام لە ئێران زیاتر دەکات و لەژێر ئەو بەناو سەرکوتنەدا نمایشی گۆڕینی ئەندامانی مەجلسی نێونەرانی ڕژیمەکەی بەناو هەڵبژاردن ئەنجام دات و لە دەرەوەی سنوورەکانیش وڵاتانی ناوچەکە بێدەنکات و دواقسە لەسەر سەقامگیری و ئاسایشی ناوچەکە بۆ خۆی بهێڵێتەوە. لە درێژەی ئەم سناریۆدا و لەسەر ئاستی جیهانیشدا هەنگاوێکی زیاتر هەڵبگرێت بۆ ئیمتیاز وەرگرتن و جێپێی خۆی لە ناوچەکەدا قایمتر بکات. بەڵام ئەم سناریۆ ئاوە بەڕێوە ناچێ و دەرەنجامی خوازراوی خامنەیی پێوە دیار نییە. بۆچی؟ چون لانی بەرامبەر واتە ڕۆژاوا دەستی کۆماری ئیسلامی خوێندێتەوە و ئەستەمە مەجال بدەن کە شەڕی غەزە ببێتە سەنگەری سەرکەوتنی بەرەی مقاومە لە کۆماری ئیسلامی کە کۆماری ئیسلامی پاڵپشتی دەکات. ئەمە لەلایەک و لەلایەکی شترێشەوە خەڵک وەگیان و خەڵکی وەگیان هاتوو ئەستەمە ئەم مەجالە بە کۆماری ئیسلامی بدەن کە هەروە ژیان تاڵ بکات. دەسەڵاتی کۆماری ئیسلامی دامەزرێنەر و لایەنی سەرەکیە شەڕە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەوانەی حاشا لەم ڕاستی دەکەن هەموو ویژدانێک دەگەێنێتە ئەو ڕاستیە کە ئەوان هاوپەیمانی ئاشکرا و ڕاستەقینەی دیکتاتۆرێتی دەسەڵاتی ئاینین لە ئێران. هەر ئەوانن کە بە درێژایی مێژووی ئەم چەندەی ساڵی ڕابردوودا بە شێوازی جۆراوجۆر هۆکاری لەسەر کارمانەوەی ئەم ڕژیمە بوون و لە جێگەی بەهێزکردنی شۆڕشی جەماوەری پاڵپشتی دیکتاتۆرێتی خوێن ڕێژی مەسەبی بوون. هەرو کەسانن کە بە کوشتنی میرغەزەبی وەک قاسم سلەیمانی و ئەسەدوڵڵا لاجوەردی و سەیاد شیرازی و هیتر ماتەم دەجێڕن. لە خۆڕان نەبووە کە بینیمان چۆناو چۆن لە جێگەی دەسەڵاتی دیکتاتۆری لە ئێران خەڵکی ئێرانیان دەکردە ئامانج و ڕاپەڕینی ئەم گەلەیان بە تند و تیژ دەنوان. کاگرەحمان لە کۆتایی نامەکەدا دەڵێ من ئامۆژگاریم بۆ ئەم کەسانە ئەوەیە لەسەر ئەسپی دۆڕاو قومار نەکەن. گوڵناس هاوڕێ ئەدیب پەخشانە شێرێکی بۆ ئێمە بینەران نردووە کە بە سپاس لە هاوڕێ ئەدیبمان لەم بەرنامەیەدا پێشکەشی دەکەین. لە ناو زەریایەکی قوڵ و بەحرێکی پڕدرۆ لە ناو گۆمی سەرمایە
لە لای جوانهایەکی بێ ئیش و کەسانی سەر لە شێواو، لە لای دڵشکاوێک، لە لای ئاشقێکی ناومێد و بێهیوا، پرسیارێکم بۆ هاتە گۆڕ. برام، هاوڕێم، ڕفیق، ئینسان، چیتە؟ بۆ وا بە پەرۆشی؟ بۆچی ئەگریت و ڕەشپۆشی؟ لە مەیکەدە مەی ئەنۆشی، بەلێوت سیگار ئەکێشی، لەتر ئەدەیت بە سەرخۆشی، لەپڕ لە قوڵای دڵم هەورێک گرماندی و وەک پلوسکی سەربانی ماڵان فرمێسک هەردوو چاومی داگرت. فرمێسکی چاوم بوو بە جۆگەلە و زەوی وشک و تینووی تێر ئاو کرد. ئاخێکی کێشا و دای لە پڕمەی گریان، لە ناو چاویە لە قوڵایی هەستی ناسکیە 44 کتێبی ئیقتساد و 44 ڕۆمانی شاکار و 44 کتێبی سیاسی و 44 کتێبی فەلسەفیم خوێند و ئەو کات هەستم کرد بە دەردی کۆی لەبووم. 44 کتێبی ئابووری شێوەی مارکس، 44 کتێبی فەلسەفی شێوەی کامۆ، 44 کتێبی سیاسی شێوەی ماۆ نەیانتوانی بەقەد ئەو شێوە نیگایە تێمگەێنن. لە قوڵایی 44 متری ناخمەوە بە پەلە قاژە ڕزگار بوو. فەلسەفەی نیگای ئەو باوکەی بۆ نانی شەوی خێزانەکەی هەموو دەرگاکانی کوتە. زۆر سپاس بۆ هاوڕێ ئەدیب بۆ پەخشانە شێرەی کەناربووی. ماڵاوایکردن لە ژیانی دایکی 4 پێشمەرگەی کۆمەڵە. بەپێی هەواڵێکە لە بۆکانەوە بەدەستمان گەیشت، سەر لە ئێوارەی ڕۆژی پێنجشەممە 16 سەرماوەزی 1402 هەتاوی بەرامبەر لەگەڵ 7 دەسامبری 2023 زاینی، دایەمەنیجا یوسف زادە دایکی 4 پێشمەرگەی کۆمەڵە لە شاری بۆکان بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. دایەمەنیجا یوسف زادە لە دایکبووی ئاوایی کانی زێڕینەی سەر بە شاری سەقز، دایکێکی مێهرەبان، ماندووی نەناس، زەحمەتکێش و لە خۆبردوو بوو کە لە ژیانیدا گەلێک دژواری و چەرمەسەری و نەبوونی ئەزمون کرد. هاوکات 4 لە جگەرگۆشەکانی دایەمەنیجا بەناوەکانی هاوڕێیان سەعید ئەمانی، کەریم ئەمانی، فەوزیە ئەمانی، ڕەحیم ئەمانی ساڵانێکی دوور و درێژ هەڵسوڕاوی کۆمەڵە بوون و لە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵە لە بەشی ئاشکرای ئەم حیزبەدا چالاکیان هەیە. هەر بەم بۆنەوەیە زۆر جاران دایەمەنیجا بە دوایاندا هەڵوەدا و ڕێگای پڕمەترسی سنوورەکانی دەبڕی و بۆ بینینیان سەردانی بنکە و بارگاکانی کۆمەڵی کردبوو. ئەم دایکە دڵسۆزە لە تەواوی قۆناغەکانی ژیانیدا کۆڵ نەدەر و بەهێزمایەوە و پشتیوان و پاڵپشتی هەرە گەورەی جگەرگۆشەکانی لە ڕێگەی خەبات و لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستاندا بوو. ئەو تا کۆتا ڕۆژەکانی ژیانی لە چاوەڕوانی و تاسەی دیداری ئازیزانی دامایەوە و ئاواتی هەرە گەورەی گەڕانەوە و دیداری دووبارەی جگەرگۆشەکانی بوو. وێڕای کەسەرێکی زۆر دایەمەنیجا سەر لە ئێوارەی ڕۆژی پێنجشەممە 16 سەرماوەزی 1402 هەتاوی بەهۆی نەخۆشینەوە
کۆچی دوایی کرد. بە بۆنەی کۆچی دوایی دایەمەنیجا یوسفزادە لەلایەن تلوزێنی کۆمەڵەوە تایبەتەن لەلایەن خۆشمەوە سەرخۆشی لە بنەماڵە واتە هاوڕێیان سەعید ئەمانی، کەریم ئەمانی، فەوزیە ئەمانی و ڕەحیم ئەمانی و هەموو ئازیزانی دەکەین و خۆمان بە شەریکی غەمیان دەزانین. یادی ئازیزی دایەمەنیجا بەرز و بەڕێزمەت. مەڵاوایکردن لە ژیانی خوشکی گیانبەختکردوویەکی کۆمەڵە لە شاری نەغەدا. ڕۆژی یەکشەممە 12 سەرماوەز دادە مریەم ڕەسوڵی خۆشتفەت خوشکی هاوڕێی گیانبەختکردووی ناوڕێزەکانی کۆمەڵەوە حزبی کۆمونیستی ئێران کاک محەممەد ناسراو بە حەمە بازووکە بەهۆی نەخۆشی شێرپەنجە لە تەمەنی 67 ساڵیدا گیانی بەخت کرد. دادە مریەم لە دایکبووی ئاوایی گۆلەی سندوسی سەر بە شاری نەغەدە بوو. بەهۆی ئەوەی کە دوو برای بەناوەکانی حەمە و کەریم ناسراو بە بازووکە لە ناو ڕێزەکانی کۆمەڵا پێشمەرگە بوون بەردەوام سەردانی بنکە و بارگاکانی کۆمەڵی دەکرد و سۆز و وەفای زۆری بۆ پێشمەرگەکانی کۆمەڵە و هەموو هاوڕێیانی براکانی لای دروست ببوو و هەروەها کەسێکی جێگای متمانە و ڕێزی لای ئەو پێشمەرگانە بوو کە نزیکەوە دەیان ناسی و بینیانم. بەداخەوە ئەم ئازیزە ماوەیەک بوو تووشی نەخۆشی شێرپەنجە بوو و هەر بەو هۆیەوە ڕۆژی یەکشەممە 12 سەرماوەز بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان و هەموو ئازیزان و دۆستانی کرد. جێگەی ئاماژەیەکە کاک محەممەد بازووکە برای دادە مریەم یەکێک لە فەرماندە ئازا و جەسوورەکانی ناو کۆمەڵە بوو کە بۆ ماوەیەک فەرماندەی هێزی پێشە و 24 مەهاباد بوو کە بەداخەوە لە بمبارانی شیمیایی دۆڵی بۆتەی گیانی ئازیزی بەخت کرد. بە بۆنەی کۆچی دوایی دادە مریەم هاوخەمی خۆمان بۆ هەموو ئازیزان و خۆشەویستانی بەتایبەت کاکەریم بازووکە ئەندامی حزبی کۆمونیستی ئێران دەردەبڕین و خۆمان بە هاوبەشی خەمیان دەزانین. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەیەم هەفتەی ئێمە و بینەرانیش زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان حتمەن پەیوەندیمان پێوە بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. بەڵێ بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. ماڵاوە.